ئەمڕۆ چەند مژدەیەکی خۆش هەبوو. وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی دوای ئەوەی خۆپیشاندانمان کرد لە بەردەمی ئەنجومەنی وەزیران و خێمەمان هەڵدا بۆ پێدانی موچێکی تایبەت بە کەمەندامان، ئەمڕۆ پشتیوانی داواکەی بە فەرمی کردین و نووسراوی کرد بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و دوو جاریش لە ئەنجومەنی وەزیران بەڵێنمان پێدراوە ئەم هەفتەیە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەم داوای ئێمە بخرێتە بڕیار و بخرێتە دەنگدانەوە و ئینشاءالله ئەم مانگە لە بری موچەیەک دوو موچە بدەن بە کەمەندامان. لە ئێستادا چاوەڕوانی ئەوەین هەم کتابەکەی وەزارەتی کار جێبەجێ بکرێ و هەم ئەو بەڵێنەی کەیان بە ئێمە لە بەردەمی ئەنجومەنی وەزیران دوو موچە بدەن بە کەمەندامان. و لێرەشەوە لە ڕێ ئەم کەناڵانەوە داوا لە خێرخوازەکانەکەم، داوا لە موسڵمانانەکەم، داوا لە خەڵکی بە شەرەفی شاری سلێمانی و هەرێمی کوردستانەکەم بەدەم کەمپینی ئێمەی کەمەندامانەوە بێن، چونکە خۆتان دەزانن ڕەنگە بە 200 کەس و 300 کەس ئێمە نەتوانین خواستی کەمەندامان پڕ بکەینەوە.